دوای 6 ساڵ لە ڕاکردن و خۆشاردنەوە لە کۆتاییدا دەستگیر دەکرێت بە تاوانی کوشتنی کەسێک. هاتمە خوارێ لە سیارەکەی لە دەرکەمدا دەرکەکرابەوە لە دەرکەمدا گاسم کرد تا خودفەنکەم پێ بوو بەستمەکەم پووە لەشانە بوو نەک بەوەکە وڵا خاتە ئەوگەڕ. هەروەها راپۆرتێکی کاریمان هەیە لەسەر بابەتی سزایی جێگرەوە. سەبارەت بە عقوباتی بەدیلە لە زۆربەی وڵاتان پەیڕەو دەکرێت. بە ڕۆژ کاری سکیورتی بووە و بە شەویش دزی کردووە بەڵام خۆشبەختانە دەژیر کرا. گویا دزیەک کرا ماگەم لەیز نەبوو وەختە لە میواندارێکی بوو هاتمە دەرێت تووشی برانی پۆلیسم کافعی بووم گوتان لەگەڵمان وەرە دایرە مشت چووم لەگەریان. بینەرمان بن لە پرۆگرامی تاوان و سزا لە کوردستان بسوشان. سلااو و ڕێزی ستافی پرۆگرامی تاوان وستانتان پێڕادەگەینم. وەکۆ مجارێک تیوی پرۆگرامی ئەمجارشمان پێکاتوە لە بەڕێز دادوەرسانە سەباح واحد. هەروەها بەڕێز سوورێن ئەکرم پسپۆری کۆمەڵانسیتەوە لەگەڵ دکتۆر دلێر سابر خۆشناو ڕاوێژکاری یاسایی لە وەزارەتی کار. بەخێر 6 ساڵ خۆی شاردەتەوە بەڵام لە کۆتاییدا هەر دەستگیر کرا. با سەیری ڤیدیۆیەکەم زانین چی دەڵێتن دوای گفتگۆی لەسەر دەکەین. فەرموو. وەکو کێشەکە بەسەرم داات خێزانەکەم گەلەگەلە خۆش دەویست ئەوانش کە هاتن خێزانەکەی منیان بردەوە لە مار و بوختان و شتێکیان دەشتیان دروستکە لەوەی کە خێزانەکەمیان بردەوە بەو تایمەی وڵای بوختانەکە ئەنەما ژنم هینابی ئەویش هیچ شتێکی لە ئارادا نەبوو بردیان و چەند کەسم ڕەوان کرد کە خێزانەکەم بێت ئەوە دووسێ چەند جاریدی بردیتیانەوە چەند کەسەکەم ڕەوان کرد خێزانەکەم لە بینەوە خێزانەکەیان نەددامەوە. دوای ئەو ڕۆژی کە ئەو عادیسە ڕوویدا کوڕەپورەکەم ڕەوان کردبوو کە لۆم بینتەوە لە دەوامیش بووم دەوامم بە دەوامەکەشم ئەوە نەدەکرا مدارەکانشم 6 مدارمە و 2 مداری جمکەمە بوو خێزانەکەشم عملی هەبوو کە بردویانەوە چون داوام کرد کە بمدەنەوە ئەویش کوڕەپورەکەم چوو کە چۆیان دەر ئەوان نیان داوە خێزانەکەم گوتیەوە ئەو کوڕە کە پارەی توی لێکن لە بە پارەکەت لە بە پارەکەتی دێ ئازی لەوەیە کە پارەکەی لێ خۆشی دریوی ڕازی کە دێمەوە ئێستا کوڕە خەزورم بە زۆر ڕەفیقشم بوو یعنی باوەڕ بکە وەکو دوو برای زۆر خۆشەویست بن ئێستا زۆر متئەسیریشم کە ئەو شتە ڕوویدایە بە ناوی من کە شتەکە بە ئەوەی منداتێ وەلو نەشم کردی ئەمە شتم نەکردیە کە تەلەفۆن لۆمە کرد کوڕەپورەکەم گوتیەوە دەرێ نایدەمەوە دەبی دەستگیر بکرێ خێزانەکەشم پاشەوە کە کوڕەپورەکەم ڕۆیی خێزانەکەم تەلەفۆن لۆ کرد گوتی لێ ئەم دەژیر دەکاتن نایلی ئەمن بێمەوە بەس لە بە پارەکەیتی پارەکەی وەرە لێگەڕەوە مش بکەی ڕسی لە جات ئەو پارە لە جات ئەو پارەیم کە قەردارە زۆر یارمەتیشم دابوو لە هەموو ڕۆژی مادەمە خوشک و برایەکانی ویشم بخۆم بەخێو دەکرێت تاگە ژنی چینە و یارمەتیشمدا زۆر یارمەتیدا کە گوت مادەمە لە بە پارەکەی لەوانێ لە بە پارەکەی بین کێشەم نیە ئەمن دێم پارەکە با لۆ هاتمە خوارێ لە سیارەکەی لە دەرکەمدا دەرکەکرابەوە لە دەرکەمدا گاسم کرد وڵا پاش ئیشایەوە چوم غاریدا زۆریت فەن گوشتی هیچ شتێکی نەبوو یعنی هیچ ئەو کوڕ هیچ شتێکی نەبوو وەڵا لە کاتێک بۆ تەخە هەر ڕاکێشان و تەخەکنێت بەس نازانم ئەو کوڕە بەڕاستی تێک چوو نازانم مەشروبی خواردبوو سەرخۆش نازانم خێزانەکەی غاریدا لە پێش خێزانەکەی غاریدا بوو چوو بە عەمامێ خێزانەکەی چوو لە دەرکە عەمامێ مابەوە کاتێک بوو لە ئارەسەی من شات کاتێک تەماشام بە سامەکەیتەوە ئەم تفەنگم پێ بوو کوتفەنگم پێ بوو لەکنم بوو تا خودفەنکەم پێ بوو بەستمەکەم پووە لەشانە بوو نەک بەوەکە وڵا خاتێک ئەوگۆڕی کەتە ئەوگۆڕی پێم زۆر پێم چەژێت شتی واشم نەدیدوو کە ڕەفیقەکی خۆت خۆشەویستەکی خۆت بکەیتە سەرەوەی هاتم لەو خەسکانەی بەم چەندی کردم نەمتانی پێم هەر نەزیێ هەر ئەوەن دەزبوو ڕۆیشتم بوو تەقریبەن نێشی دەمانجیش خێزانەکەم لەکنەوان بوو پاشەوەی خێزانەکەشم هاتەوە دارەکەش لێن دەرعەملی دەکا خێزانەکەم لێن دەرعەملی و لێن دەم دارەکەم لە دایک بوو لەکنەوە دارەکەش منەوە هاتەوە ناوم دارەکان هەتا ئێساش خێزانەکەم دەماگ لەکنەوان بوو کاتا بڕق ئەمە تازیە و بڕق ئەوەکان ستار ئەوە بووە پاشنی خێزانەکەم هاتەوەکەم لەکنە خۆم هەتا ئێساش لەکنمە هەتا ئێساش یعنی ئەو دەقی ئێستا لێ بکانەمە باوەڕ کە چەند جار هاتیمە خۆم دەستگیر بکەم سێ جار هاتیمە خۆ بکەم گوتی خێزانەکەم گوتی وەڵڵی بچی کەواتات و بچی ئەمە مدارەکان بەڕڵا دەکەم تا مدارەکان ناتیمە.
بەڵێ ئازیزان بە باشمانزانی لەگەڵ قسەکەری پۆلیسی شاری هەولێر قسە بکەین کاگۆگەر فەرموو کاگۆگەر بەخێر کاگۆگەر چۆن دۆزیتانەوە پاش 6 ساڵ خۆی لە خۆیدا لەو کاتێکەوە ئەو تاوانە کرابوو لە سنووری قەزای دەشتی هەولێر بوو پۆلیس ڕێکارە یاسایەکانی خۆی گرتە بەر پەراوەکەی کردەوە و هەروەها زانیاری وردی لەسەر ئەو کەسێکەوە تاوانەکەی ئەنجامداوە هەمووی ورد کۆ کردەوە دایە بە ڕێزدادوەری لێکۆڵینەوە دواتر ئەو کەسە ڕای کرد دوای ڕاکردنی بۆ ماوەیەکی زۆر بەڕاستی بزر بەڵام خۆتان دەزان پۆلیس دایمەن بە دوو شوێنی هەموو ئەو تۆمەت بارانە یان ئەو تاوانبارانە دەگەڕێکەوە تاوانەکانیان لەسەر یەکلاکرێتەوە یان لە دەست یاسا و لە دەست پۆلیس ڕایان کردووە و من دەمێ ئەو بابەتە یان ئەو ڕووداوە بکەمە پێوەرێک بۆ هەموو ئەو خەڵکانێکەوە لە دەست یاسا ڕایان کردووە ڕۆژێک لە ڕۆژان دێن هەردەکەونە بەردەستی یاساوە یاساش ئیجراتی خۆی دەکە ئەوە خاڵی دووەم ئەوەیە کە ئەو کەسەکە لە دەست یاسا ڕاکردی 6 ساڵان پاش 6 ساڵی دووبارە دێتەوە بە هەمان شێوە لە یەکەم ئیجراتی یاسایی خۆی لەگەڵدا هەژمار دەکرێت ئەگەر ئەو کاتی خۆی ڕادەست بکردابە ئەو 6 ساڵی لە کۆتابێ سزای تەواو کردبوو ینی ئەوە هەڵەیەکە کاتێک لە دەست یاسا ڕادەکەن زوو خۆ بەدەستەوەدان یان خۆ ڕادستکردن بە پۆلیس ئەوە هەم کار ئاسانیە بۆ خودی خۆیان بۆ ئەوەی بتوانن لەو کاتێک بۆیان هەژمار دەکرێت لەو کاتێکەوە خۆیان ڕادستی پۆلیس و یاسا دەکەن هەم لەو کاتەشدا ئەو تەمەنشیان بەسەر ناچی و لەو لە ڕاوکەیەش ناچن ئەوانەی داواکراون وێنیان لە هەموو مەخفەرێک و لە هەموو شوێنێکی پۆلیس هەیە بەڵێ ئێمە کاتێک کە کەسێک تاوانێک ئەنجام دەدا دوای ئەوەی کە پەراو بۆی ڕێک دەخرێ لەلایەن بەڕێزدادوەری لێکۆڵینەوە فەرمان دەردەسی کەوا بۆ گشتاندن بکرێ بۆ هەموو ئەو شوێنانەی کەوا لەژێر دەسەڵاتی پۆلیسن زۆر جاریوە هەیە ئەگەر هەست بکەین کەوا تۆمەتبارەکە ڕایکردوە بۆ ناوەڕاست و خواری عێراق ئەوە بەڕێزدادوەری لێکۆڵینەوە گشتاندن دەکاتن بۆ ناوەڕاست و خواری عێراقیش چەند ڕێگایکیمان بە ڕێگای ئەلکترۆنی دکە سنتەرێکی تایبەت هەیە لە وەزارەتی ناوخۆ لە ڕێگای ئەلکترۆنیەوە بە شێوەیەکی خێرا دەگەێنرێتن و بە ڕێگای ئەوشمان هەیە کە لە ڕێی دادگاوە لە وەزارەتی ناوخۆ ئێمە منەسیقمان هەیە لە مابینی وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان و وەزارەتی ناوخۆی عێراق کەوا هەموو ئەو فەرمانی دەرجیکردانە دەگواسێتەوە بۆ وەزارەتی عێراق. زۆر سپاس دەستەکانتان خۆش بێت. جەنابی دادوەر 6 ساڵ خۆی ون کرد بەڵام لە کۆتاییدا هەر دەستگیر کراوە ئێستا ئەوەکان لێکۆڵینەوەکان چۆن بەڕێوە دەچێت مەسەلەن ڕاستەندەی بنە مەحکەمە ئێستا گیراوە یان چۆنە بەگشتی هەر هاوڵاتیەک کە ئەگەر لە دادگا داواکرا بەگشتی ئاین وەکو پرینسیپەکی گشتی پێویستە ڕێز لە یاسا و لە دادگا بگیرێ و بچی بەرەو دادگا بزانی چییە داوای دەکات بۆ چییە دادگایەکی مەدەنیە دادگایەکی سزاییە شتێک هەیە کە دەزانی مافی خۆیتی کە پێشکەشی بکە وەکو بەڵگەی دیفاع لە خۆی و تۆمەتەکە لە خۆی لابدا بەڵام ئەو تۆمەتانی کە خۆیان ڕادەست ناکەن هەرچەندە بڕیاری ئامادەکردن یا دەستگیرکردن بۆیان دەردەچێت هەرچەند کات تێپەڕێ ساڵێک بی 10 ساڵ بی یاسای عراقی ئەوەی تێدا نییە کە هەندێک یاسا هەیە لە وڵاتانی تر بۆ نمونە پێ دەڵێن تەقادم یعنی سزایەکە با بڵێن کۆتایی پێدێ نامینێ بەو تەقادومە جەری وی لێدە بەڵام تەنفیذ دەبێتن هەر با بڵێن سقوط دەکا عقوبەکە سقوط دەکا بەڵام بۆ نمونە لە وڵاتی مصر هەیە لە عێراق بەوەی وەرنەگرتووە جەریمە تەقادم ناکە بۆیە وا باشترە تەنها وابزانام لە یاسای ئەوەی چاودێری ناکامەکان هاتووە بە تەقادم ئەگەر متهم تۆمەتبار نەوجەوان بوو تەقادم شمولی دەکات بەڵام بە تۆمەتباری بالغ شمولی ناکە تەقادم بۆیە وا باشە خۆی تەسلیم کە هەرچی زۆر خۆی ڕادەستکە ئەجینا بۆ نمونە دادگا هەندێک ڕێکار هەیە لە دژی ئەو تۆمەتبارانی هەڵاتونە دەگریتە بەر بۆ نمونە هەرچم مڵک و ماڵێکی هەوی سامانی گوێزراوە نەگوێزراوە دەستی بەسەدا دەگیرێ یاداشی دەستگیرکردنەکەی تعمیم دەکرێت با بڵێن گشتاندنی بۆ دەکرێت بەسەر هەموو خاڵە سنووریەکان و بازگەکان و ئیتر
وی لێ دێ بۆ نمونە لە شاری خۆی و لە ئەوەی خۆی دەکەوێتە ناو زیندان یان ژیانی نامینێ بەڕاستی. ئێستا قەتلێکی ئەوە سزاکەی چەند دەبێت با بڵێن لەسەری ئیزبات بوو با بڵێن ئەوکەی سزاکەی چەند دەبێت؟ هەروەکوتم مردەکاریەکان زۆر دیار نییە بەڵام ئیتر بە پێی یاسا ئەگەر قەتلی عەمدی بی ئەوە سجنی مؤبەت لە بۆی دیاری کردیە بەڵام ئەگەر ببتە مادە 406 کە چەند حاڵەتێکی تێدایە دیاری کردووە ئەوانە عقوبەی شەدیدترە دەگاتە حەدی لە سێدارەدان عقوبەی ئیعدام. ڕاستە دکتۆر جان با بڵێن ئەو کوڕە تەمەنی 16 ساڵ بووە کە ئەو تاوانی ئەنجام داوە ئێستا با بڵێن ئێستا باش ساڵ دەبێتە 22 ساڵ کە لە محکەمە وەکو 16 ساڵی محکەمەی دەکەن یان ناوەکو ئێستا عمری 22 ساڵە چکە ڕای کردو با بڵێن. طبيعي سرتا وەکو یەک دوو ملاحەزە لە قانونی چاودێری نەوجەوانان ساڵی 76 ژمارە 76 ساڵی 83 باس لەوانە دەکات کەەوە تۆمارکردنی داوای سزایی لە بۆ منداڵ لە ماوەی 10 ساڵ لە جینایەت بەسەر دەسی لە بۆ جونحیش لە ماوەی 5 ساڵ بەسەر دەسی ئەگەر تۆمار نەکەی داوایەکە. دامەنا منداڵێک حکم درا ئەمە پێی نارێن عقوبە لە بۆ منداڵن پێیان دەرێن تەدابیر ڕێ و شوێنی ڕێ و شوێن گرابەر لەو ڕێ و شوێنە مەسەرەن ماوەیەکی دیاری کراو نەتوانرا ئەو کەسە دەستگیر بکرێتن کە ماوەکە دەستنیشان کراوە 15 ساڵ لە بۆ جینایەت 3 ساڵیش لە بۆ تاوان و کەتنەکان دیاری کرایە کەواگە لەو ماوەیە نەگیری حکومەکە بەسەریدا جێبەجێ ناکرێتن. سەبارەت بە پرسیارەکەی جەنابەت لە 16 ساڵی ئەگەر تاوان کرا و لە 22 ساڵی گیرا ئەوە لەو کاتەی تاوانەکە ئەنجامدرایە حکمی حەدەسی بەسەر جێبەجێ دەکرێنەوە جوانی بەسەر جێبەجێ دەکرێت 8مانە حالەتی زۆرمان بەڵام لە نەتیجە لە شوێنێکی دادنەی ئەوە دەکرێت لە چاکسازی گەورانی دانێ لە باتەوەی بیەخی چاکسازی منداڵان لەبەرەوەی تەمەنەکەی لە تەمەنی منداڵ دەرچووە ئیتر لەوێن دەرێدای دەنێ بەڵام وەکو حکومدان لە کاتی تاوانەکە حکمی نەوجەوان وەردەگریت. چ کاتێک ئەوە دەتوانێت ئەوە بکاتن ئستئنافی حکومەکە بکات مەسەڵەن حکومەکە درا لە محکەمە چۆن دەتوانێت تەمیزی بکاتن ئەمە بۆی هەیە ئەو زۆرە قەزیانە ئوستازی حاکم باسی ئیجراعەتەکانی کرد بەخۆی سەرەتا لە سکاڵا دەست پێ دەکات لە شەکوا دەست پێ دەکات دواتر دەچینە تحقیق لێکۆڵینەوە دوو شێوەمان هەیە لێکۆڵینەوەی پۆلیسمان هەیە و لێکۆڵینەوەی قەزاییشمان هەیە دواتر دەستە بابەتی مەسائلی محکەمە و حکومدان لە دوای حکومدان کە حکومەکە دەدرێتن حەقی تاعن و تانە لێدانی هەیە پاش حەقەکە دەستە پێش محکەمەی تەمیز لە محکەمەی تەمیز لە ماوەیەکی دیاری کراو ئەوە کێسەیەک لای دەکرێتەوە بەڵام بابەتەکانی محکەمە لەگە بابەتی تەمیز جیاوازیان هەیە بابەتی محکەمە متهم دەینی و خەڵک لە بەرامبەری ڕادەوەستی و شهود دێن و تەنانەت خەڵکی کەش ئەگە محکەمە ڕێ بداتن ئامادە دەبن بەڵام لە بەرامبەر محکەمە تەمیز دراسەکردنی ئەوراقی قەزیەکەیە لە نەتیجەکە حکمی تەمیز دەدرێتن بەڵام چێ لە بۆی هەیە تانە بدا ئەوە طبعا جانی و مەجنی عەلەیهی و ئیدیای عامیش بۆیان هەیە کەواتانە بدەن بە کەم و زیادکردنی ئەو حکومەیە کەوا درایە. باشە دکتۆر پێش 6 ساڵ ئەو تاوانە ئەنجام درراوە ئەو ئەدل لەو مەدلانە هەتا ئێستا ماون هەڵدەگیرن بەخۆی یەکێک لە کێشەکانی تەقادم طبعا تەقادم وەکو کاک حاکم باسی کرد تەقادم لە قانونی عێراقی نیە یعنی بەسەرچوونی تاوان لە قانونی عێراقی نیە بەڵام لەو قانونانی کەوا هەیە یەکێک لەو مبەڕێراتانەی کەوا لۆ تەقادم پێویستە هەبیتن لەبەرەوەی بەڕاستی بەڵگەکانی تاوان نامێنن ئەسەریان شوێنەواریان نامێنێ کە شوێنەواریان نەما بەڕاستی هەم پۆلیس دەکەوتە کێشە لە بۆ دۆزینەوەی ئەسەری ئەو تاوانە هەم ئەو ئامرازانەی بەکار هاتوون لە بەردەست نابن و ناتوانانی ئەوەیان بکەیت باشە گریمەن ماوە یعنی ئەو فایلانە ماون ێستش ئەو دۆکومنتانە ماون لە بەڵگەی تاوانەوە شتانە کاری پێ دەکرێت کاری پێ دەکرێت ئەمە جگە لەوەش مەسەلەن زۆر جار هەیە تاوان هەیە ئەنجام دەدرێت تاوانەکە لە نەتیجە ناگەیە ئەوەی کەوا حکمێکی دروست بدەیت حاکم وەقف دەکات ڕای دەگریتن تاوەکو ئەدیلە دەکەوتە بەردەست کە ئەدیلە کەوتە بەردەست دووبارە کەیسەکە قەزیەکە نوێ دەکەیەوە لەوەی بتوانی حکم بەڕاستی چووکەمە بیرمان نەچیتن دادگا یعنی عەدالەت یعنی دادپەروەری کە دادپەروەری هەبی کەواتە ئەمە لە مەبادئ دستوریەکان دەرێ المتهم بەریء حتى تثبت ئیدانەتەه بەڵام شتێکی کەمایە لە پاشەوەی باز ناکرێتن دەرێت لە دادگایەکی قانونی عادل
کەواتە دەبی دادگایکی قانونی عادلمان هەبیتن بتوانانی ئەو کەیسانە یەکلایی بکاتەوە. زۆر سپاس دکتۆر. دەچینە لای کاک سوورێن پرسیارێکم هەبوو کە یەک تاوانبارێک ڕادەکات لە سزا ئایا ڕادەکات لە ترسی سزاکە ڕادەکات یان لە ترسی تۆڵەکردن یانی وا بیر دەکاتەوە دەڵێ من ون بم لەوانەیە یاسام نیم بیر بچێتم لە کامیان ڕادەکات بەپێی کەیسەکە ئەگۆڕێت ینی لە ناو کۆمەڵناسی تاوانە ئێمە بە درێژی باسی وەڵامی ئەو پرسیارە ئەدەینەوە. ڕۆبرت ماکیڤەریکێکە لەو کەسانی کە جوابی ئەم پرسیارە ئەداتەوە ئەڵێت مرۆڤ بوونەوەرێکی بەرژەوەندی خوازە ناوێت بەرژەوەندیەکانی بکەوێتە مەترسیەوە و هەر کەسێکیش بەرژەوەندیەکانی بپارێزێ ئەو کەسی خۆشەوێت هەر کەسێکیش بەرژەوەندیەکانی بخاتە مەترسیەوە ئەو کەسی خۆش ناوێت. ئەم کەسە کە تاوانێکی کردووە دەزانێت دەگیرێت و دەخرێتە زیندانەوە ئەمە لە بەرژەوەندی نییە کەوابێ ئەمە لەبەرەوەی بەرژەوەندێکی کەوێتە مەترسیەوە ئامادە نییە خۆی ڕادەست بکات. و مرۆڤ بوونەوەرێکە عادەتەن عیبەکانی خۆی نابینێت و هەمیشە هەوڵەدات کە چی لە بەرژەوەندی خۆیان بێ ئەوە بکات. خاڵێکی تریش ئەوەی کە ئێڤنج گۆفمان باسیەکات ئەڵێ ئێمە جۆرە ئەکتەرین لە ژیانی کۆمەڵایەتی ئەکتەرین کاتێک کە ڕۆڵێک ئەگێڕین ڕۆڵەکەمان نەخوازراوە لە دەرەوەی ئەو شتەیەکە یاسا و دابوونەریت و ئاین و ئەوانە دەیخوازێ دەمانەوە خۆمان بشارینەوە بۆ ئەوەی ئەو ڕۆڵە نێگەتیڤەمان ئەو کارە غەڵەتی کە کردومانە بیشارینەوە. لێرە هەند بەپێی دۆخەکەشە گۆڕێ بۆ نمونە ژماری دانیشتوان تا چەندە عادەتەن هەتا ژماری دانیشتوان لە شارەکانە زۆرتر بێ خۆشاردنەوە لە تاوان زیاترە بێ ئەندازەی بەهێزی پۆلیس چەندە عادەتەن هەتا پۆلیس بە قووەتر بێ خەڵک کەمتر ئەو جورئەتە بە خۆیدا خۆی بشارێتەوە یان لەوەی تا چەند دڵنیایە لە دادگا مافی ناخورێ یان بۆ نمونە تا چەند گروپی مافیایی هەیە لەو وڵاتە ئەگەر گروپی مافیایی هەبێ زۆر ئاسانە خۆی شارێتەوە ئەڕاتنا ئەو گروپە مافیاییانەوە یان بۆ نمونە تا چەند بە ئاسانی ئەتوانێت لەم وڵاتەوە کۆچ بکات بۆ وڵاتێکی تر ئەگەر بە ئاسانی بتوانێت کۆچ بکات ئەوە هەست دەکەی ئەوانەی تاوانبارێک دەشارنەوە وەکو مافیایەکەن بە دڵنیاییەوە جا ئەو کەسە لەناو حکومت بێ لە دەرەوەی حکومت بێ بۆ یەکی عشایری و نەریتی لە خۆی بدات یان بۆ یەکی هەر ناوێک بێت هەر کەسێک تاوانبارێک لە لای خۆی بشارێتەوە لە کوردستان بێ و لە دەرەوەی کوردستان بێ کارێکی نایاساییە و جۆرێک لە جۆرەکانی مافیا بوون و کاریگەریش هەیە لەسەر کۆمەڵگاوانی ئەوانەیەزانی تاوانێکەکەیت و بۆت ئەپۆشرێ یان یەکێک هەیە لە پشتت بێ بە دڵنیاییەوە ئەڕۆیت پیاەکە کوژیت و دوای ئەڕۆیتە لای لە ماڵێت چایچێبیت و دیفاع لێکات و تەواو جا بەپێی ئەوە ینی هەتا زۆربەی تاوانە تۆرستن سیلینێکی کە لەو کۆمەڵناسە گەورەکانی تاوانناسی باسێکە ئەڵێ کاتێک کە کۆمەلگا بمانەیە کۆمەلگەیەکی ئەمان بێ یاسا هێزی خۆی هەبێ پۆلیس هێزی خۆی هەبێ ئەبێت هیچ کەسێک نەتوانێت بڕیارەکانی دادگا پێشێل بک و هیچ کەسێک ئەو جورئەتە بە خۆی نەدات کە بتوانێت حتا تۆمەتبارێکیش لە لای خۆی بشارێتەوە نەک تاوانبار دەستەکان خۆش بێ کاکسوێن جەنابی دادوەر باسی حکومی غیاب بکەین ئێستا ئەو کوڕە پێش 6 ساڵ لەگەر محکەمە قەراری دابکەوە قاتلەوە بۆ نمونە تاوانبارەوە ئێستا ئەگەر بژیرێتن دەیتوانی تاام کار مەسا ئێستێنای بکاتەوە بڵێ من دەمەوێت دووبارە بێتەوە محکەمەیە شتی ترم هەیە بەڵگەی ترم هەیە بێگومان ئەوە لە مافەکانی تۆمەتبارە لە زەماناتی تۆمەتبارەکە وەکو دیفاع لۆ خۆی بەکاربیینی ڕێکارەکانی ئەوەیە کە دەتوانی مەسەرەن ئەتراز بکە لەسەر ئەو حکومە غیابیانە کە هەر تۆمەتبارەکەی محکەمە قەراردا کە حکومە غیابی بداتن ئەمەلی نەمابیگرێ هەر دەستگیر نەکرێ هەر دەستگیر نەکرێ ڕێکارەکانی خۆی تەواو دەکا وەکوتم جارێ ئەگەر جینایات بی تاوانە گەورەکان بێ وەکو کوشتن و ئەوانە دەست بەسەر سامانی گوێزراوە و نەگوێزراوەی تۆمەتبار بڕیار دەردەچی دەستی بەسەردا دەگیری هەر سامانێکی ڕۆم بێتەوە کە سامانێکی هەیە گوێزراوە نەگوێزراوە بۆ نمونە زەوی هەیە خانووی هەیە یاخود ئۆتۆمبیل یاخود لە حسابی بانقی هەیە ئەوانە دەستی بەسەردا دەگیرێت ناتوانانی کاری پێ بکە و تەسەڕوفی پێ بکە و بیکڕ و بیفرۆشێ ئەوەی لە دەست دەدا و هەروەها ڕێکارێکی تر گرنگ هەیە کە ئەویش یاداشی دەستگیرکردنی بۆ هەموو شوێنەکان دەڕوا بۆ هەموو دام دەستگا حکومیەکان و خاڵە سنووریەکان و ئیتر هەر ڕۆژێک لەو شوێنانە مامەڵەیەکی هەبێت و بچی بەوێدا تێپەڕێ ئیتر دەستگیر دەکرێت چکە ناوی هەیە ئیتر کەو ڕێکانانی تەواو کرد دادگا
ئەوە لە قۆناغی لێکۆڵینەوە ئیتر ئیحالە دەبی لە بۆ دادگای تایبەتمەند دادگای تاوان لەو حاڵەتەی ئەویش لێکۆڵینەوەی خۆی دەکا هەموو گشت ڕێکارەکانی دادگایکردنی پاشملە غیابی بەڕێ دەکا و لە کۆتاییدا بڕیاری خۆی دەردەکا بە شێوەیەکی پاشملە غیابی لەگەڵەویش دیسان کە سزا دەرچوو ئەگەر سزا دەربچی ئەوە ئەمر قەبز یاداشتێکی دەستگیرکردن بە کە حکومەکە لەسەر دەرچوو هەتاوەکو دەستگیر بکرێت دەردەچێتەوە دیسان ئەویش تعمیم دەکرێتەوە بەسەر گشت لایەنەکان هەر کاتێکیش گیرایان خۆی دەتەسلیم کرد مافی ئەوەی دەبیتنکەوە ئاعتراز لەو حکومە غیابی بکاتن ئەگەر جینایەبی ماوەکەی درێژترە لە بۆ حجز با بڵێن اعتراض و ئەوەی لەسەر حکومە غیابەکە ئەگەر جونحابی کەمترە ئیتر دەتوانی ئەو ڕێکارێ بکە دووبارە دادگای دەست پێ دەکاتەوە دیسان ئەگەر ئەو جارێ حکوم دەرچۆ لەسەری دیسان مافی ئەوەی هەیە تەمیز بکاتەوە ئەگەر بە پاشان کە خۆی تەسلیم کردیا مافی تەمیزی هەیە ئاسایی وەکو هەر داوایەکی ئاسایی و خۆشی لە دادگای تاوان ئەگەر قەتلبی و ئەو بەو شێوەی با بڵێن حکومی قڕوزبی هەر تەمیزەکەی تلقائیە ینی هەر دەبێ بستە تەمیز تەمیز بکاتەوە کە قەرارەکە دەرچوو زیاتر بخۆی عادەتەن 30 ڕۆژە بەڵام لەو حاڵەتی وەگوتم ئەگەر تاوانە قورسەکان بی جنایات بیت و قەتل بی هەر محکەمە بە خۆی دەینێری حتا ئەگەر متهمەکە تەمیزیش نکاتەوە ئەوە هەموو وەکو زەماناتە بۆ تۆمەتبار دەستەکان خۆش بێ دەچینە سەر بابەتی دووەم ئەویش راپۆرتێکە لەسەر سزای جێگرەوە دواییش لەگەڵ دکتۆر بە درێژی گفتگۆی لەسەر دەگەین با و ڤیدیۆ بین فەرمون. لە کۆمەڵگا جیاوازەکان بە شێوازی جیاجیاو بۆ هەر بابەتێکی تاوانی سزای تایبەتمەند هەیە و هەر کۆمەڵگەیەک بەپێی ئەم یاسایانە کار دەکەن کە لەلایەن دەستگا تایبەتمەندیەکانەوە بۆ ڕێکخستنی ئاکارە خراپەکانیان و تاوانەکانی تاکەکان دەردەکرێت بە شێوەیەک هەموو تاکێک کە لە کۆمەڵگەکەی خۆیدا دەژێت ئەوە بە گوێرەی یاسا سزاییەکان کۆنتڕۆڵ دەکرێن. لەم راپۆرتەدا تیژک دەخەینە سەر جۆرە سزایەک کە لە بەشێک لە وڵاتانی جیهاندا کاری پێدەکرێت. ئەوانیش سزا جێگرەوەکانن لەبری ئەوەی ئەم کەسەی تاوانەکەی ئەنجامداوە لە بەندینخانە کات بەسەر ببات ئەوە وەک سزایەک دەوڵەت کارێکی پێڕادەسپێرێت تاوەکو ئەنجامی بدات لە بری سزاکەی. ئەمەش وا دەکات کەسەکە لە دەرەوەی بەندیخانەکانەوە سزا بدرێت. بۆ خستنە ڕووی گرنگیەکانی سزا جێگرەوەکان لەگەڵ بەڕێوبەری گرتوخانەی ڕاگیراوان قسە دەکەین. دەمەوێت دەستخۆشی لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بکەم کە ئێستا پرۆژەیان لەبەردەستدا لۆ عقوباتی بەدیلواتە سزا جێگراوەکان کەوا لە کوردستان بە تەشریع بکرێ بە قانون دەربچێت لە پەرلەمانی کوردستان. ئێستا و بەرنامە هەیە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی کاری لەسەرەکە بێگومان سەبارەت بە عقوباتی بەدیلە لە زۆربەی وڵاتان پەیڕەو دەکرێ بە نسبەت کوردستانیش هەرێمی کوردستان ئەمە پرۆژەشی تازەیە بەرنامەی زۆر باشە کە پەیڕەو بکرێ لە کوردستانیش لۆ ئەو ڕاگیراوانە سەبارەت بە مەرجەکان دابینکردنی دەستگایەکی تایبەتی دادوەری بۆ سەرپەرشتیکردنی عقوباتی بەدیلە ئەگەر هاتوو لە حاڵەتێک ئەو کەسە پابەندی ئەو سزایە نەبوو کە بۆی دەرچوە بە عقوباتی بەدیلە بگۆڕێت لە بۆ عقوباتی بەندکردن. خاڵێکی تر کە زۆر پێویستە دەبینی ئەو ڕاگیراوە کە سزا دەدرێت لە ناو گرتوخانە کولفەیەکی زۆر لەسەر حکوومەت دەوەستێ لەن خواردن هاتوچووی کارەبا و ئاو ئەو پێداویستیانەی ڕۆژانە ئەوەش سوودی خۆی دەبی لەلایەنێکی کە ئەو خەرجیەش ئەو مەساریفەش لەسەر حکوومەت کەم دەبتەوە وەکو کولفە و هەم لۆ شخصەکەش لە جیاتی ئەوەی لە ناو سزنبی لە دەرەوە سزاکەی خۆی بەسەر دەبات هەم بۆ خۆی هەم بۆ کەسوکاری هەم بۆ خێزانەکەشی لە جیاتی ئەو کەسەی کە لە ناو گرتوخانە ساڵک
بگیرێ لەوانەیە زۆر کەس هەیە کە حکم دەبی ساڵە کە 2 ساڵ ئەمە نازانم قانونەکە چۆن دەرەچی و شمولی چەند چێ دەکا و حکومەکەی چەند دەبی لەوانەیە خەڵک هەیە کە دەگیرێ ماوەکەی لۆ دیاری دەکرێت لە ناو سزن لەوانەیە منداڵ خێزانەکەی تووشی ئینحراب ببی بەڵام ئەگەر بێت و ئەوە ببتە عقوبێت لە دیری ئەوەش سوودی لە بۆ لە ڕووی کۆمەڵایەتیش کاریگەری خۆیە. هەر کەسێک کە دەستگیر دەکرێت لە چوارچێوەی یاسادا بە بڕیاری دادگاکان دادوەرەکان سزا یاسایەکانیان بەسەردا دەسەپێنن بەمەش تاوانبارەکان لە گرتوخانەکانەوە بۆ ماوەیەک ژیان بەسەر دەبن. وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی ئێستا سەرقاڵی ئامادەکردنی پرۆژە یاسایەکی تایبەتمەندە بە سزای جێگرەوە لە هەرێمی کوردستان. بە گوێرەی قسەی شارەزایان پرۆژەیەکی لەم شێوازە کاریگەری لە سەرکەمکردنەوەی ڕێژەکانی تاوان دەبێت و لە هەمان کاتیشدا ڕێژەی گیراوان لە گرتوخانەکان تا ڕادەیەک کەم دەکاتەوە. بەمەش ڕەنگە هەلێک ببەخشێت بە سزادراوەکە لە تاوان و تاوانکاریەکان دوور بکەوێتەوە. بەڵێ دکتۆر کاک خەسرەویش لە راپۆرتەکە پرسی چ جۆرە تاوانێک سزای جێگرەوە وەردەگرێت؟ طبیعی سزا جێگرەوەکان یاخود برێن سیستەمی سزا جێگرەوەکان ناو دەبردێت وەکو پێناسە دەکرێتن کەوا گۆڕینی جۆری سزایە لە سزا ئەسلی و بنەڕەتیەکانی ئەوەی کە لە یاسا سزایەکان هەیە لە سزای بەندیەوە بۆ سزای ئازادی و دەرەوەی بەندیخانەکان. طبیعی ئەوە مێژوێکی باشی هەیە لە هەرێمی کوردستان کە کاری زۆری لەسەر کرایە زیاتر لە 15 ساڵە حکوومەت و ڕێکخراوەکان و ئەکادمیەکانی زانکۆکان توێژینەوە و چاڵاکی دەکەن لە بۆ ئەوەی بتوانن بەڕاستی لە نەتیجە بگەینە پرۆژە یاسایەک بتوانین خزمەتی ئەو بوارەی پێ بکەین. گفتوگویەکان زیاتر چڕ دەبنەوە لەسەر ئەوەی تەنها بابەتی جونح شمول یاخود سزا جێگرەوەکان بیانگرێتەوە. جونح با بڵێن ئەمە کە باسی ئەوە دەکەین ینی لە 5 ساڵی کەمتر بیتن سزایەکە لە 5 ساڵی کەمتری تەحدیدەن لە 3 ساڵ کەمتر دادەندرێ ینی 3 ساڵ 2 ساڵ ڕێیەکان جیاوازە بەڵام زۆری بەرەو سەرەوەکە لە 3 ساڵە. طبعا سزا جێگرەوەکان بەپێی سیستەمە جیهانیەکان کەوا ئێمە خوێندوتمانەوە و نووسون و توێژینەوەمان لەسەر کردووە زۆر جۆری هەیە بەڕاستی بەڵام دیارترین جۆری سزا جێگرەوەکان خزمەتکردنی کۆمەلگایە خزمەتکردنی کۆمەلگا مەسەلەن کە یەکێک تاوانێک ئەنجام دەدە کامە دەرین تاوان بەڕاستی لەوانەیە لە ڕووی ڕاگەیاندنەوە تاوان زاراوەیەکی گەورە بی بەڵام مخالەفەش تاوانە چونکە ئەمە قانونی جەزایی سەرپێچیش هەر بە تاوان هەژمار دەکرێتن کەمە دەرین تاوان هەر کەسێک مەسەلەن تاوانێک دەکە ئەگەر بڕیار بوو مەسەلەن پرۆژە یاسایی پێدەر بچیتن سزایەکی جێگرەوەی بۆ دابدرێتن لەلایەن دادگاوە ئەو کاتی مەسەلەن شەقامێک پاک دەکاتەوە لە بۆ ماوەیەکی دیاریکراو کەوا لە حکومەکەی ئیشارەت پێ دەدرێت. دکتۆر تەسەوڕ دەکەی کوڕە دەوڵەمەندێکەکە بگیرێ لەسەر مخالەفەیەک بتوانانی بینێری شەقامی پێپاکەیتەوە دەیکاتم بەڕێتەوە ئەجامە تەمان ئەمە زۆریمان هەیە دەکرێتن مەسەلەن ئەمە ڕەچاوی شکۆی کۆمەڵایەتی ئەو خەڵکە بکەین کەوا چۆن ئەو سزایی لە ئەوروپا نایکە نەزانی دەنێرن دەبێ بسی بیکەیت ئەزە تەبان ئەوەی کە ئەمە دیراسەمان کردووە بەڕاستی وامان پێ باشە لە نوتقی حکومەکەی کەوا حاکم ئەعلان دەکەکەوە حکومەکەی و کەسە ئەوەیە سەرەتا حکومە ئەسلیەکەی نوتق بکاتن بڵێتن ئەزە دوایە عقوبە بەدیلەکەی ئەو بڵێ بۆ ئەوەی ئەگەر نەتوانرا سزا جێگرەوەکە جێبەجێ بکاتن شخصەکە بگەڕێنەوە سەر سزا ئەساسیەکە ئەوەش دەتواندرێتن ڕێگایەک بکرێتەوە ئازادی بدرێتە خۆی کە جێبەجێ دەکا یان جێبەجێ ناکا بەڵام لەسەر ئەوەش بەڕاستی ئەمە زۆر شێوازی کەمان هەیە لە بۆ سزا جێگرەوە لە بۆ نمونە مەسەلەن دەتوانی تۆ بەس لە ڕۆژانی پشوو ئەو کەسێکەوە تاوانی کردیە ملزەمی بکەی بگەڕێتەوە بەندیخانەکان کەوا ئەوە خۆی لە خۆیدا سزایەکە ئەمە بیرمان نەچی بەڕاستی لە ڕووی فەلسفەی تاوانکاریەوە سزا جێگرەوەکان سزایە یعنی دەبی ئێش و ڕەد و ئەلەمی دەبی تێدابی لە بۆ ئەو کەسە مەسەلەن زۆرێک لەوانە مەسەلەن دەکرێت تۆ بەڕۆژ ئیش بکەی ئازادبی لە ناو خاو خێزانی خۆت بی بەڵام بە شەو بگەڕێ و بەندیخانە ئەوە زۆرێک لەوانەیە زۆریت کەمان هەیە پێی دەرێن قەیدی ئەلکترۆنی شتێکە جەنابەت دەزانی نیمانە
ئەوانە لە پێی دێخستیان لە دەستی دێخستێ دەیدۆزنەوە لە بۆ ئەوەی بزانی لە چ شوێنێک حرەکە دەکات دەستە کوێ و ناستە کوێ ئەوەش وەکو چاودێریکردنێکی ئەلکترۆنیە ئەوەش یەک لە شێوازەکانی ئەوەیە زۆر شێوازمان هەیە دەتوانی خزمەتێک کە لێسا و مزگەوتەکانیان پێ بکەیت دەتوانی مەسەلەن چاندنی ئەوی پێ بکەیت دەتوانی مەسەن ئەگەر پزیشکێک بخوا نەخواستا دوور لە پزیشکەکان پزیشکێکی دەتوانی مەسەلەن چارەسەری پێ بکەی عملیاتی پێ بکەی بە بەلاش مەسەلەن بەبێ بەرامبەر پارێزەرێک بیتن خوا نەخواستا مەسەلەن دەتوانی ئەتو 5 کەیسی بدەیە برێ دەبێ ئەو کەیسانم لە بۆ بگەینە قۆناغی کۆتایی بەڵام هیچ پارەیەک و مەبلەغێک شیشتیوانیە مهندسێک بدەبی دەتوانی برێ 3-4 پرۆژێ هەندەسیم بۆ دابنێ بتوانم بەو پرۆژانە خزمەتی حکوومەتی پێ بکەم یا خزمەتی کۆمەلگای پێ بکەم بە هەر شێوازێکبی شێوازی زۆر جیاوازمان هەیە بەڵام ئەوەی کە ئەمە بیرمان لێکردەوە دەتوانێت لە کۆمەلگای کوردەواری جێبەجێ بکرێ ئەو خزمەتکردنی کۆمەلگایە کەوا لە ڕێگەی ئەو سزایەوە بتوانین جێبەجێ بکەین. بەڵام ئەی بیرتان لەوە کردوەوە زۆر کەسێ مەسەن دەبینی ساڵێک حکوم دەکرێت دەچێتە سزن لەوانەیە لەسەر مخالفەیەکی لێخوڕین سار لێخوڕ لەوانەیە ساڵێک حکوم کرێ ئەو ساڵە لەوانەیە فێرشتی زۆر خراپ بێ مەسەلەن لە سزن ئەوەش بیرتان لەوەش کردوتەوە ئەوە ئەگەر ئەومان جێبەجێ کرد ئۆتۆماتیشی یعنی ئەوانە شمولیان دەکاتن تەمان ئەوانە ئەو سزایانە ئەو سزای سوودێکی طبعاً طبعاً ئەو یەکە لە سوودەکان دەکرێتن دەکرێت سزای جێگرەوەی لەسەر جێبەجێ بکەین زۆر بواریت کەشمان هەیە هەر ئەو بوارە نییە بەڕاستی خەڵکەکێ لە ژوورەوە لەوانەیە بە هەر هۆکارێک بیتن تووشی تاوانیت کە دەبی فێری تاوانیت کە دەبیتن جگە لەوەی تەمانەوە ئەوە بابرێن هۆکارەکانی پەنابردنە لە بۆ سزا جێگرەوەکان مەسەلەن چاکسازیەکان پڕبوونە لە خەڵکی سزادرا و تەکلیفەکی زۆریان لەسەر دەوڵەت هەیە ئەوە فێرە سلوکی تاوانکاریت کە دەبن لە ناو چاکسازیەکان لە بۆ ڕێگرتن لەوانە ئەو سزا جێگرەوانە دانرا لایکەم هەم وەبی بتوانین ئەمە کۆنتترۆلی کۆمەلگا بکەین هەم کۆنتترۆلی چاکسازیەکان ئەو سزا جێگرەوەی بیانیش دەگرێتەوە دکتۆر هەمووی دەگرتەوە هەمووی دەگرتەوە بەڵێ ئەگەر ئیلا قانونەکە ئیسیسنایان بکاتن چکە بەخۆی قانونەکە تەشریعیش ملزەمە ینی دادگایەکان جێبەجێ بکەن و تطبیقی بکەن و حکوومەتیش جێبەجێ بکاتن کەی بەرزەکەنەوە بۆ پەرلەمان وعدی ئەومان داوە لە ئیتاری ئەو مانگەی کە دادێتن پرۆژەکە چەند کۆمەڵێک پرۆژەمان تەمانەمە هەبوو هەندێک ڕێکخراوەکان پێشکەشیان کردبوو هەندێک حکوومەت پێشکەشی کردبوو خۆشم بەخۆشم پرۆژەکەم هەبوو دەربارەی سزای جێگرەوەی منداڵەکان هەموو پرۆژەکان بەرنامەی وەزارەتی کار وایە پرۆژەکە گشتگیربی هەمووی بگرتەوە یعنی منداڵ و ژن و گەورانیش بگرتەوە لەو مانگەیە هەوڵ دەدەین سیغەکی تەواو دابنین وە لەلایەن وەزارەتی کارەوە پێشکەش بە بەرز بکرێتەوە لە بۆ حکوومەت و لەوێشەوە ڕێکارە یاسایەکان لە بۆ پەرلەمان و تەشریعکردنی یاسا هیوادارم سەرکەوتوی بی دکتۆر جەنابی دادوەر حەزم دەکرد ئەو سزایانەی کە ئێستا هەیە کە لە محکەمە ئیشی لەسەرداگە کامەن ئەو سزایانە بە شێوەیەکی گشتی ئەگەر سەیری یاسای سزادانی عراقی بکەین کە لە کوردستانیش بەرکارە یاسایەکی تۆزە کۆنە ساڵی 69 دەرچووە بەڵام لەگەڵ هەندێش زۆر بنەمای تێدایە کە دەتوانین بڵێن بنەمای باشی تێدا هەیە و ئەو کاتی با بڵێن کە دەرچوەر با بڵێن مشارڕی عراقی یاسادانەری عراقی ئەو کاتی وەکو با بڵێن ئامانجی یاساکە و فەلسفەی عقابی قانون عقوباتی عراقی چۆن بۆ لەسەر بنەمای ئەوە بۆ کە ئیسلاح چاکسازی چاکردنی ئەو کەسەی کەوا تووشی تاوان دەبێت بۆیە ئەگە گورتوخانەکانش تەماشا دەکەێت ناوەکی هەیە مەسەلەن پێ دەڵێن چاکسازی ئیسلاحیە چاکسازی گەوران و ئیتر ئەوە بەو شێوەیە بیانی بنەمای باش تێدا هەر خۆی لە خۆیدا و هەروها ئێستا زۆر یاسا بۆ نمونە باسی ئەوەت کرد جەنابەت سزایەکان حەبسە سجنە و غەرامەش هەیە لە هەندێک یاسا هەیە کە سزایەکەی دانایە بۆ نمونە حەبسەکەی دیاریکرێت وایە دەڵێت دەشکرێ ئەو حەبسە بگۆڕدرێ لە جیاتی بە غەرامە لە زۆر شوێن هەیە کە تاوانەکەی دیاریکرد و سزایەکەی دیاریکردە و زیاتر لە با بڵێن تاوانە سوکەکانە کە حەبسە و فعلەن لە نێوان 2-3 ساڵیە سزایەکەی زیاتر نییە بۆ نمونە ئەمە ئێستا مراقبەی شورتەشمان هەیە هەر لەو یاسایەکە ئێستا هەیە نزیکە لە ئەوەی کە کاک دکتۆر باسی کرد با بڵێن سزا جێگرەوەکان ئەوەشمان هەیە بۆ نمونە
وەقف تەنفیزیشمان هەیە هەتا ساڵێکی ئەگە سزادرا دەکرێت تعهود بدات تاکو 3 ساڵ ئەو تۆمەتبارە هیچ تاوانیشتر ئەنجام نەدات بە تایبەتی تاوانە سوکەکان جونحەکان ئەوە شمولیان دەکا بە زۆری و بۆ نمونە هەتا ساڵێکی ئەگە سزادرا دەکرێت ئەو تعهودەی دەداتن تاکو 3 ساڵی کە هیچ تاوانێکی عەمدی ئەنجام نەدا و لەو ماوەی ئەو 3 ساڵی ئەوە ئازادە لە ماڵی خۆیتی هیچ کێشەی نابی تەنها ئەگەر لەو ماوەیە کێشەی دروست کرد بە عەمدی تاوانێکی تری ئەنجامدرا لۆ هەیە داواکاری گشتی لە دژی ئەو تۆمەتبارە کەیسە کۆنەکەش بجوڵێنیتەوە و بۆ نمونە ئەگە ساڵێک حافز بوو ئەو ساڵش لەسەر تاوانی نوێیەکی کە ئەنجامیدایە لەو ماوەی بێتە سەری بە پێچەوانە لە ماوەی ئەو 3 ساڵی ئەگەر هیچ تاوانی نەکرد ئەوە کە ئەنەما هیچ لەسەری ئەو سزایە دەسڕێتەوە هیچ لەسەری نایە دەستەکان کاک سوورێن پرسیارێکم هەست ناکەین بە ئاسانکاری دەکەین بۆ تاوان بۆیان ئاسان دەکەین ئەگە بچی بۆ سزن بەڕێت دەکەین و ناڵام و ینی هەست ناکەیت تۆزی ئاسانکاریان بۆ دەکرێت نا حەزەکەم کورتێک لەسەر مێژووی ئەم سزا جێگرەوانە باز بکەم یەکەمیشت ئەوە لە زۆربەی وڵاتەکانە هەیە دوو هەمینشت ئەوە هەموو جۆرە تاوانبارێک ناگرێتەوە هەموو تاوانێک ناگرێتەوە سێ هەمین ئێمە چەندین سیستەممان هەیە لە سیستەمەکانی دەستگای چاکسازی سیستەمی بۆ نمونە کۆمەڵی هەیە بە تەنهایی هەیە و سیستەمێکی شەیە کە ناوی ئۆبرانیە لە شاری ئۆبران لە ئەمریکا لە 1920ەوە جێبەجێکرێ کە بریتە لەوەی کە بە ڕۆژ ئەمانە تێکەڵن بە شەو جیا ئەکرێنەوە باشە ئەتەوان ئەوش کە تێکەڵیشن کارەکەن تێکەڵن ئەوش سیستەمی خۆی هەیە و چۆن جیا ئەکرێتەوە شەوانە کە باسی ئەم سیستەمەکەن وەخت زۆرە بە خاڵێکی تریژێ سیستەمێکی تر پێوترە ئیرلندی کە ئەمە لە دوورگەی نورفلگ لە ئوسترالیا لە 1940 جێبەجێکرا کە بە پلەبەندی ئەم کەسە ڕزگارەکرێت خۆ ناکرێت کەسێک زیندانی کرابێت و یەکسەر بیت لە شەو ڕۆژەکە ئازادیکەی باسی ئەو سیستەماکەم ئەوە بێت ناوبانگێکی جوانی هەبێت ئەخلاقێکی جوانی هەبێت دەستگای چاکسازی و تاوانەکەی لەسەر ئاسایشی نێودەوڵەتی نەبوو بێت و خیانەت نەبوو بێت و دوژمنداری لە دوانە بوو بێت وە چوونە دەرەوەی ئەم کەسە دیسان مەترسی نەبووی بێت بەڵێن بدا و ئەم لەم سیستەمە ئەوە هەیە سەبارەت بە دەستگاکان سیستەمی ئێمە داخراومان هەیە وەگرەوەی لە دەستگا چاکسازی لە کوردستانە هەیە سیستەمێکی کراوەمان هەیە و نیمچە کراوەشمان هەیە کراوە لە ساڵی 1991ەوە لە سویسرا جێبەجێکرێ دوایەوە لە بەریتانیا جێبەجێکرا اینجا ئەڵمانیا اینجا زۆربەی وڵاتەکانی تریش مەسەلەکە ئەوە نیە ئێمە کار ئاسانی بکەین بۆ ئەوەی کە خەڵک تاوانەکە یان ئەوەی کە پارەی هەیە بێ بڕێک پارەمان بداتێ نا لە پشتی ئەمەوە هەدەفێک هەیە کە بریتە لەوەی ئەو کەسە وەک ئەوەی بە چەند مەرجێک بێت و هەموو کەسێک نەبێت هەموو تاوانێک نەبێت بۆ نمونە مەسروف لەسەر حکوومەت کەمەکاتەوە یان وەگەوەی کە بەڕێزت باست کرد هەر کەسێک ڕۆژانە $70 مەسروفێتی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان ئەمانە کارمەندیانەوێت دەستگای چاکسازی ئەبێ گەورە بکرێ و فەلسەفەی گرتنی تاوانبار چییە؟ ئەوەیە کە تۆ ڕیسۆسیالیزیشنی پێوتر ینی دووبارە تۆ بە کۆمەڵایەتی بکەیتەوە تێبگەیەنی کاکە تۆ غەڵەت بووی مەترسی بۆ کۆمەڵگە دروست کردووە ڕفتارەکانی تۆ غەڵەت بووە ئەو پرۆگرامی لە مشکی تۆ ئەبدەیت بۆ ئەبێ ڕیموو بێتەوە شتێکی تر دابنرێتەوە و دڵە ڕاوکێ و ترس و ئەمانی لەلا کەم بێتەوە و ناکرێتەوە کەسێک ئەگریت 5-6 مناڵی هەیە ئەم 5-6 مناڵی ئیتر بکەونە سەر جادە و دووبارە تاوانکارێکی تر دروست بێتەوە ئەبێت ینی ئەمە هەوا ئاسانە بۆ پێشتر پێشەوەی تاوانەکە ئەنجامدا بیری نەکردەوە کە من ناڵم هەیە لەگەڵکەمەوە بە جوانتر لەگەڵ مناڵانە کاو لە بێ ینی بۆ بیری نەکرد ئەزانی چۆنە ئەمە بە مەفهومەکە بە غەڵەتی نەگاتە بینەر ئەمە هەموو تاوانبارێک ناگرێتەوە هەموو تاوانبارێک ناگرێتەوە و ئەبێت بەڕێز جەنابی دادوەر بگاتە ئەو دڵنیایەی کە ئەم کەسە بیبات لە بوارێکی تر خزمەتی پێ بکرێ وەک بەڕێز کاک دکتۆر باسی کرد ینی بۆ نمونە ئێستا لە بەرازیل یەکێک لە بەندەکان چییە؟ ئەوەیە ئەگەر ئەم کەسە هەفتەی کتێبێک بخوێنێتەوە 15 ڕۆژ لە حکومەکەی کەمە بێتەوە یان 100 کتێبی بۆ دەستنیشانەکرێت بیخوێنێتەوە ساڵێک لە حکومەکەی کەمە بێتەوە یعنی ئەمە هەروە پرۆژەیەکی گەورەیە هەر ئەوە نییە بڵێ دەستەکان خۆشەوە شتێش تازە و بەڕاستی من جۆم لێ بۆ هەر بژی من زیاتر لە ئەوروپایان بینم شتێک هەیە بازنەیەکیان لە قاسیەکان دەستێکن یێتە دەرەوە گەڕێ بۆشی تهدید دەکەن لەو سنوورە بۆ نییە زیاتر بڕۆیت لە سنوورەکە زیاتر دەرەچێ ئەو وەکو کارەبایەک لێ داڵێەوە دەرچویان پێڵە تەلەفۆنی بۆ نمونە ئەڵێ تۆ ناتوانانی سەردانی یانی شەوانە بکەین ناتوانانی مەشروب بخۆیتەوە ئەنواعی هەیە خۆ یاساکە زۆر گەورەیە من نازانم
پرۆژەکەی بەڕێستان چۆنە بەڵام لەو دیرگایەوە ئێمە سەیری بکەین نەگەوەی بڵێن کەسێک بێت تاوانی کردێ و قاتل ببێت و ئۆکێ بەر بێ و بچێت حەلاقی بکە یان حاکمایەتی بکە یان دکتۆری بکەنە. دەستەکان خۆش من زۆر جار بینەر و برادر وشت مناقەشەم لەگەڵ ئەڵێن تۆ لە پرۆگرامەکە زیاتر مەسئولیەتەکە داوێتە سەر کۆمەلگا هەر کەسێک تاوانیش ئەنجامدا قەینا ئێمەش بەشدارین ئەمە کۆمەلگا ئەو کەسەی دروست کردەوە وایە لەبێ هەمان بەیەکەوە یارمەری باز بکەم بۆ ئەوەی کە ڕۆلی کۆمەلگە چیە ئێمە شتێکمان هەیە پێی وترێت تیۆری ئەلوەسم لایبلینگ تیۆری لە تاوانی یەکەمە ئەم کەسە لە کۆمەلگەیەکی خراپ ژنگەیەکی ئابووری دەرونی پەروەردەیەکی خراپ گەورە بووە تاوانێکە کات ئۆکەی پشکێکی ئەو تاوانکردنی ئەو کەسە تاوانبارەکە بەر کۆمەلگاکەوێت چکە دایک و باوکی باشی نەبووە هاوڕێی باشی نەبووە مامۆسای باشی نەبووە ئەمە ئەگیرێت و ئەچێتە دەستگای چاکسازی حکومەکەی خۆی تەواوەکات ئۆکەی بەرە بێتەوە کۆمەلگا هەر بە چاوی تاوانبارەکەی جارانەوە سێریەکات ئۆکەی هەرڵی دزەکەی جارانە بۆ نمونە یان کەسێک لەسەر خیانەتی هاوسەرگیری گیراوە کچێکە ژنێکە دایک و باوکی حاشای لێەکان کەس هاوسەرگیری لەگەڵ ناکە کەس ئیشی ناداتێ کۆمەلگە جارێکی تر ئەو کەسە ناچارەکە ببێتەوە بەلەش فرۆش ئێمەش بەرپرسیارکەین سزای یاسایمان هەیە کەمە حاکم دەکات سزای کۆمەلگاشمان هەیە ئەوەی ئەوە باز دەکات من سزای کۆمەلگا ینی دەستەکانتان خۆش بێت ئەچینە سەر کەیسی سێەم زۆر جا دەڵێن دزیم کردو چکە دەستم کردووە فەقیرەوە بەڵام ئەوە کاریشی هەبوو بەڵام دزیشی کردووە بە ڕۆژ سکیورتیوە بە شەویش دزی کرد بە ئەو ڤیددیو بینیم بێکەوە جان گفتووە لەسەر دەکەین فەرمون گویا دزیەک کرا ماگەم لەیز نەبوو وەختە لە میواندارێکی بوو هاتمە دەرێت تووشی برانی پۆلیسم کافعی بووم گوتان لەگەرمان وەرە دایرە منش چووم لەگەریان گویا دزیەک کرایە ئەمنیش ئیسپات وجودم هەیە لەو حالەتێک کە دزی کرایە ئەم لە چێن دەربوویمە دەرێن دزیەکە کرایە ئەمنیش ئەو کاتی لە دەوام بوومە و گەڕایمەوە ئەو شوێنانی کە چوویمە هەموو جێکانم کردیا ئەمن لە شەریکەکی هیچ دەکەم داوای ئیفادیان لێکردم ئیفادەکەم دایە و ئەو شوێنانێک کە چوویمەوە لەو جێ بوومە هەموو جێکان کامیلەی لێو و آخر وتەشم لە بۆ جەماعەتی ئەفسەری نووسینگەیم کافعە و لە بۆ ماقادلیش ئەو کامیرانێک کە لە ئیفادەکەم نووسرا لە هەر کامیرەک ئەمن تێدا مەوجود نەبم بەو شوێنانەدا ڕەت نەبووم ئەم بەرپرسیارم لەم شتێکی ڕاستە من پێشتر دەرگیر کرابووم بەڵام پاش ئازاد بوونم هیچ کێشێکم نییە لە دەرێ و وەکو ئینسانێکی ئاسایی دەژیم کاسبی مارمدا خۆم بەڵێ ئازان بە باشمان زانین لەگەڵ نەقیب هادی فەیسەڵ قسە بکەین لێ کۆڵەری کەیسەکە فەرموو کاک هادی بەخێر بکەن کاک هادی ئەمە چۆن دەگیرکرا دوای ئەوەی لە مانجێکی ئەم ساڵ سێ حاڵەت دزی لە شاری خەونەکان لە هەولێرە ڕوویدا ئێمە هەستین لە نووسینگە بە سەرپەرشتی ڕاستە خۆی ئەفسەری نووسینگەمان مقدمی پۆلیس ومێت عرب تیمێکی لێکۆڵی لەمان پێکەینە پشکنینی کامێرەکانی ئەو شوێنانەمان کرد کە دزیەکانی تێدا ڕوویدا ئەو شەخصە کە لەگرتە ڤیددیۆکان دەرچوو کە لە کاتی ئەو دزیەکاندا دەمامچی دەبەست هەروەها دەستوانش شارەزا بووە بەێ کەسێک ئەمە هەر زوو زانیمان ئەم شخصە شارەزای باشی هەیە لە تاوان لە ڕێی کامێرای چاودێری ناوچەکە ئەو شوفێری ئەو تەکسیەمان دەستگیر کرد کە ئەو تۆمەتبارەی هینا بۆ شوێنەی هەروە ئەوەشمان دەستگیر کرد ئەوەی لەو شوێنە هەری گرت بردیەوە ئەو تۆمەتبارە چێ شارەزایی هەبوو لە تاوان لە شوێنی وا لە سیارە لە تەکسیدا دەبەزی کە کامێرە لێ نەبی کە سەیری کە گرتە ڤیددیۆکانمان کرد ئەو تۆمەتبارە گومانێکی زۆرمان هەبوو کەسێک کە پێشتر چەند ساڵێک پێشێستا چەند تاوانی دزی کردبووە حکومیش درابوو بەڵام بەر لێبرنی گشتی کرد بوو ئازاد کراوە بە شەرت لە ڕێگای کردداری ناسینەوە شفێری ئەو تەکسی ئەو دوو تەکسیان ئەوەی هێنایەتی ئەوەی بردیتیان ئەو تۆمەتبارەمان هێنا لەژێر ڕۆژنایی بڕیاری دادوەر لێکۆڵنەوە کردداری ناسینەوەمان ئەنجامدا ئەو تۆمەتباریان دەستنیشان کرد
کوتیان ئەو تۆمەتبارە هەمان ئەو شخصە هەمان ئەوەی ئێمە هێنایەتمان ئەو شوێنە پێشتریش ینی تاوانی تری ئەنجامدا بوو پێش ئەو تۆمەتبارە پێشتر 9 ساڵ حکم درابوو دوای ئەوەی 3 ساڵ لە سزن بوو بەر لێبوردنی گشتی کەوت بوو سوودی وەرگرت بوو لە ئفراز شەرتی کاک بژار ئەو دواتر لەسەر بڕیاردادو لە کۆنۆچوون پشکنینی ماڵی ئەو تۆمەتبارەمان کرد دوای ئەنجامدامی پشکنینەکە هەمان ئەو جلوبەرگ و کەلوپەلانی کە لە تاوانەکان بەکاری دێنەوە لە گرتە ڤیدیۆکانش دەرچ بوو لە ماڵی تۆمەتبارەکە دەستی بەسەرداگیرە دەستەکان خۆشێ شتر ماوە بێڵێ لەسەر و کەیسە داوام لە هەموو ئەو شتێکە ئەمنیانە هەیەکەوە لێرە کار دەکەن کاتێک کە شخصێک دادەمەزرێن لای خوان پێشینەی تاوانی وەربگرن چونکە ناکرێت شخصێک دەستبی و کاری پاراستنی سەرۆت سەمانی هاوڵەتیانشی پێ بسێت دەستەکان خۆش بێت زۆر سپاس هەر بشیت دەستان خۆش بێت جەنابی دادوەر تێبینیەکی زۆر جوانی ویت نەقیب هادی دەڵێ پێشینەی تاوان وەربژێ لەو کەسانەی کە لە کۆمپانیایەکان کار دەکەن تایبەتی سکیورتی کە دەبن بە سکیورتی تۆ ڕای چییە؟ پژیریمان هەیە پێویستە لایەنی ئەهلیە ئەوە بەڵام پێویستە لایەنی ئەهلی با بڵێن ئەوانیش دڵنیا بن لەو کەسێک کە بەکاری دێنن و لە بۆ چ مەبەستێک بۆ نمونە بۆ پاسەوانی و لە هەمان کاتیشە لەسەر دزیکردن تاوانی کردبێ ینی بە پێشینە هەبێ تۆزەگەوە نەگونجاوە ینی بەڵام لێرە دەگەڕێنەوە سەر پرسیارەکە کە کۆمەلگا دەبێ شانسێکیان بداتێک کە کار بکەن و بێنەوە ناو کۆمەلگا لێرە لەو کەیسە ئێمە زەرمان کرد شتێک هەیە بەڕاستی ئەمە قانونێک هەیە بەڵام ئێستا ئیلغا کرایتەوە قانونی ڕەدی ئەتیباری پێدەرێن ئەوە ئیلغا کرایتەوە بەڕاموەکو مەبادی عامەی قانون ئیش بەوە دەکرێتن هەموو خەڵکێک کە تاوانێک دەکاتن ئەگەر جینایات بی ماوەیەکی دیاریکراوی هەیە ئەگە زۆر نەحوی ماوەیەکی دیاریکراوی هەیە لە بۆ گەڕانەوەی ڕەدی ئەتیبار دوای ئەو ماوەیە بڕێن 3 ساڵە هی جونحیش 2 ساڵ دادەدرێتن دوای ئەوە کە دەگەڕێتەوە تاوانێکی کە دەکاتن یاخود با بڵین ئەوەی پرسیارەی جەنابەتکردن کە بە دوای ئیشدا دەگەڕێتن ئەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە هیچ زەختێکی تاوانی لەسەر نامینێت چونکەوە ڕەدی ئەتیباری بۆ گەڕاوەتەوە بۆیە بەڕاستی کۆمەلگا حەقوانیە بەو شێوەیە بەو نەزرێت تەمەشای شتەکان بکاتن بەڵام وەکو احتیاط کۆمەلگا بە وازبی خۆی هەڵساگە بێ حقەت شانسێکیان داوەتێ بزەبەت ئەوە ماوەی خۆی وەرگرتو ینی بەڕاستی بۆیە کە ڕەدی ئەتیباریش لێ بۆ گەڕاوە ئیشی خۆی ئاسایی دەکاتن بەبێەوەی هیچ ئەوەشکە چکە بەڕاستی ئەمە ئەگەر وابیتن مانەوێت تاوانی چکە دەکەین دەرحەق بە خەڵکانێکەوە حکم و قانون و ئەوە ڕێیان پێدایەکەوە ئاسایی بگەڕێتەوە کۆمەلگا جەنابی دادوەر ئەوە بە شەو دزیەکانی کردەوە سزاکەی چۆن دەبێتەوە ڤیدیۆش هەیە وتی هەموو شتێک پێشتریش ئەو چاو پێکەوتنی کە لەگەڵتان کردێت زۆر زانیاری نەدرکان بەڵام لێکۆڵەرەکە باسی کرد بەڵام بەو شێوەیە کە چوو ئەگە چوبتە ماڵان و بە شێویش ئەوە لەوانەیە مادە 443 زیاتر لەسەر بچەسپێ ئەویش جینایەتە لەوانەیە تا 10 ساڵی حکم بدرێ یان جینایەتە لە 5 ساڵ بەرەو سەرەوەیە و خۆی بەنسبەت ئەو تاوانانە و بەنسبەت ئەگە پێشینەی هەبێ بۆ نمونە لە دادگاکان ئەگە پێشینەی هەبوو ئەوە یەکێکە لەو هۆکارانی کە لەوانەیە لە دادگاش بڕیارێک باڵێن سزایەکی تۆزە تونتری بدرێ بەڵام ئەگەر یەکێک هیچ ڕابردووی تاوانکاری نەبوو لە ئەمە لاپەڕی پێشینەی هەموو تۆمەتبارێک داوا دەکرێت لە دادگاکان ئەگەر هیچ تاوانکاری نەبوو جاری یەکەمی بوو تووشی تاوانێک بووە ئەوە بە نەزەر ئەتیبار وەردەگیرێ و لەوانەیە تۆزێک بتە سەبەبی ئەوەی سزاکە لەسەر سووک بکرێ بەڵام بە پێچەوانەوە ئەگەر پێشینەی زۆر بوو ئەوە دەبتە ئاماژەیەک بۆ ئەوەی کە دادوەریش سزایەکی تۆزێک تونتری یان چکە ئەوەی نامینێ کە دائیمەن هەر مادەیەکی سزایی دوو ئەوەی تێدایە با بڵێن سزای سووک و سزای قورسەکە هەرە قورسەکە ناتوانی بەڕێز دادوەری با بڵێن دادگاکەکەوە سزای سووکەکە هەڵبژێری ئەگەر پێشینەی زۆری هەبوو ناچار سزای توندەکان هەڵدەبژێری ئیتر ئەوە کە لێکۆڵەرەکە ئاماژەی کرەوە پێشینەشی هەیە
ئەو پێشینانە بەڕاستی زۆر جار هەیە یاسای لێبوردنی گشتی کە دەردەچی دەڵای ئەگە پێشینەی هەبی شمولی لێبوردنی گشتەکە نەبی تەکمیلێ و 9 ساڵش بکاتەوە ئەگەر بەبەر عفوعامی کەدبی تەواو نکات تەکمیلی ناکە ینی 6 ساڵی مابوو عفوعامیش ینی یاسای لێبوردنی گشتیش لەوانەیە پێویستە چاوی پێدا بخشێنرێتەوە ئەوەندەی زانیاریمان هەیە لە هەندێک وڵات هەیە لە وڵاتی پێشکەوتووەکان وەکو لێژنەیەک لە با بڵێن شوێنی چاکسازیەکان گرتوخانەکان راپۆرت بەرز دەکەنەوە کە ئایا وەشیایی ئەوەیە سزایەکە بەبەر عفوعام بکەوێت و یان بەبەر وەسەتا چەندی بەبەر عفوعام بکەوێت بەڵام کە بەگشتی یاسایەک دەردەچی هەموو تاوانێک بەبەر عفوعام دەخسرێت لەوانەیە زۆر باش نەبی ینی ئەنجامی خراپی هەیە بۆکەوە حاڵەتەی کە هەرچەندە بەبەر عفوعام کەتێک کەچی چوە دووبارە تاوانی تکەی ئەنجام دەستەکان خۆش بێ دکتۆر بڵێ ئەم پرسیار بڵێ باش وەکو ئیزافە وەکو هۆشاریکردنەوەک لە ڕووی تاوانەوە بەڕاستی مادەی 440 جەنابی حاکمیش شارەتی بە مادەی پاشەویدا مادەی 440 لە یاسای سزاکان باسی دزی دەکا لە حالەتێکەوە حکمی مؤبەدی لە بۆ دەردەچی یا سزنی موقتی لە بۆ دەردەچی با بڵێن 15 ساڵ بەڵێ و 20 ساڵی بۆ دەردەچیتن ئەگەر چەند شتێک تێدا جەمع بۆ کۆکراوە بەیەکەوە لە بۆ نمونە ئەو کەسە لە بینی ڕۆژ ئاوابوون تاوەکو ڕۆژهەڵاتن تاوانەکەی ئەنجامدا و یاخود برین زیاتر لە 2 کەس بوون یا چەکی بەدەستەوە بوو لە کاتی ئەنجامدانی تاوانەکە یان تاوانەکەی لە شوێنێک ئەنجامدا شوێنەکە خەڵکی تێدا بوو هەنی خەڵک ماڵی خەڵک ئەوە تەمان سزایەکەی زۆر تون دەبیتن دەستەکان خۆش بێت دکتۆر کاک سورەن زۆر دەڵێن دەستم کرد بوو فەقیر بووم دزیم کردو بەڵام لەو کەیسە کابرا کاری هەبووە ئیدمان بوو ئەوە یان لای ئاسان بووە هەستی کرد ئاسانە دزی بکەیت چەند شتێک هەیە ئەبێت ئێمە جیاوازی لە نێوانە بکەین یەکەم تاوانی ڕێکخراو کە بە پلانە یان تاوانێکی سوتفە ینی تۆ دامێکەکەیت و یەکسەر لە ناکاو هەڵەچیت و بۆکسێک لە کەسێکە دێت و ئەمرێت ئەو دوانە ئەبێ لە ڕووی کۆمەڵناسیەوە باسێکم باسی مادەی قانونی ناکەم ئەبێ فەرقی هەبێ یان ئەوانەی کە پێشینەیان هەیە یان ئەوانەی کە پێشینیان نییە یان ئەو تاوانانەی ئەمە هەمووی جیاوازیە ئەو تاوانانی کە خیانەتە کە ئیستیغلالی من پیشەکەی خۆتە لەگەڵ ئەوانەی کە ئیستیغلال نییە ئەوەی کە بە شەوە کرێ ئەوەی کە بە ڕۆژەکرێ یان ئەوانەی کە کارێکی هەیە ئەوانەی کە کاری نییە ئەزانی چۆنە ئەبێت هەبوونی سەروات هەبوونی زۆر شتن ئەوانەی کە لە ناو دەروونناسی و کۆمەڵناسی باسەکردن غەریزەن تەمەند درێژیە بە جوانیمانەوەیە دەسەڵاتە سەروەتە هەموو شتێکە کاتێک کە ئەم مرۆڤە خۆی سنوور بوو خۆی دانانێ و لەو سنوورانەش ناترسێت کە کۆمەڵگە بۆی داناوە تووشی خەڵەتە بێ لەبەرەوە بە مروری زەمن ینی ئێمە تاوانبارێکمان نبینیەوە بڵێ ئەشەد و یان خۆی بڵێ کاکە وەڵام من تاوانبارم و خراپم یا پاساوی هەیە یان شتێکە دۆزێتەوە بۆ خۆی کە بڵێ من ئەوەم کرد زۆر سپاس دەکەم کاک سورەن سپاسی میوانەکان مەکەم سپاسی برانی پۆلیسەکەم هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک دەخوازم شەوشان